گیاند بەرپرسانی وەفدەکە پەیوەندیان پێوە کردووم بەشدار بم لەو وەفدەی کە دەچێتە بەغدا بەڵام من پێم ڕاگەاندون ئێمە لە نێوخۆی هەرێمدا گیرۆدۆی چەندین گرێ و گۆڵین ناکرێت بەم هەموو گرفت و کێشانەی کە لە نێوخۆدا هەمانە ڕێگەی بەغدا بگرینە بەر. ئێمە وەزعمان تێک نەداوە بۆ بە ئێمە چاک نابێ بۆ بە خۆشیان پێم وایە چاک نابێ ئێستا پێشمان خۆشە چاکێ وەڵام واقعەکە چۆنەوەی دەبینی لەبەرەوە کە ئێمە پێشچوونە بەغدا و چاککردنی بارودۆخی هەرێم لەگەڵ بەغدا شتێکی کەی زۆر لەوە لە پێشتر هەیە لە نێو خۆماندا وەزی ئێرە چاکەینەوە ئەو لایەنە سیاسیانە قسەیان لەگەڵ یەک نییە یاخود لایەنێک قسەی لەگەڵ چوار لایەن نییە و گرفت و کێشەی دیکەشە لە وڵاتەدا ئەو خەڵکە پێکەوە قسەی نییە ئەو ماوەی ساڵێکە ئەو خەڵکە بڵێن پێکەوە دانەنیشتووی ئێمە زۆر پێشنیارمان کرد نەخشە ڕێگاماندانا کە با پێکەوە دابنیشین دەست پێشخەری بکرێت پەرلەمان کارا بکرێتەوە حکوومەت چاک بکرێتەوە دڵی خەڵک خۆش بکرێت ئەوانە هیچی نەکران ینی پێم شتێکی زۆر نامەنتیقی ئێمە بە کۆڵێک گرێ و گۆڵ و گرفت و کێشەوە بچینە بەغدا و خەڵکی کە لە بەغدا حکوومەتی ناوەندیش ئەوانی زۆر باش دەزان وەزی هەرێم بچوانە لەبەرەوە تا ئێمە وەزعمان وابێ قسەشمان جێ ناگرێت بە زەمەنوام هاتووتە بەرچاوکەوە بڵێ نەفەرێک بڕیاریدا بێ و ویستێت هێندەی خەڵکی ڕەگەڵ خۆ بخا جا من لەوانە نیم کە ڕەگەڵ خەڵکی بکەم بەبێ بزانم بۆ کوێ دەچین چ دەکەین و بەبێ ئەوەی کە زەمینەی ئەو سەفەرە سازاو بێ.